بەناوی خۆی بەخشندەی بێهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. من ڕێاز کاکە مەحموود لە پرۆگرامی باسوخواز بە دیداری ئەوەی عزیز و خۆشەویست شاد دەمەوە. لە باسوخواسی ئەمڕۆماندا باز لە بەرهەمێنانی هەنگوین دەکەین لە کوردستاندا. لە چەند ڕۆژی ڕابردوودا لە شاری شەرمشێخی وڵاتی میسر کۆنگرەی دەیەمینی هەنگەوانانی عەرەب و هاوکات کۆنگرەی هەنگەوانانی دەریای سپی ناوەڕاست ئەنجامدرا کە ماوەی 3 ڕۆژی خایاند و تێیدا تەواوی وڵاتانی عەرەبی و ئەفریقی و کۆمەڵی وڵاتی دیکەی وەکو تورکیا و فەڕەنسا و چەند وڵاتێکی دیکەی بیانیش تێیدا ئامادەبوون و ئەندام بوون لەو کۆنگرەیەدا. بە خۆشحاڵیەوە لەو کۆنگرەیەدا بەرهەمی هەنگی کوردستان پلەی یەکەمی بەدەستهێنا و لەسەر ئاستی تەواوی وڵاتانی دنیادا بوویە باشترین و نایابترین هەنگوینی جیهان کە لە دوای کوردستانیش وڵاتی شانشینی سعودیە بە پلەی دووەم دێ. 24 کەس یا 24 هەنگەوان لە هەرێمی کوردستانەوە ئەندامی تۆڕی هەنگەوانانی کوردستان بوون و ئامادەی کۆنگرەی هەنگەوانانی عەرەب بوون لە شاری شەرمشێخی وڵاتی میسر. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەو کۆنگرەیە و ناوەڕۆکەکەی و بڕیارەکانی و ئامانج و گرنگی ئەم کۆنگرەیە و قسەکردنی زیاتر و ئایا ئەم بڕیاری بە یەکەم ناساندنی بەرهەمی هەنگوینی کوردی و هەنگوینی کوردستان لەلایەن ئەو کۆنگرەیەوە چ گرنگیەکی بۆ بەرهەمی هەنگوین هەیە لە کوردستان و ئایا چه گرنگیەکی تری هەیە بۆ وڵاتی کوردستان و بۆ هەرێمی کوردستان. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم پرسە میوانداری زۆر بەڕێز کاک مامۆستا عوسمان مەجید خاوەنی پرۆژەی شاهەنگی هەنگەوانان و بەرپرسی پەیوەندیەکانی تۆڕی هەنگەوانانی کوردستانم کردووە. مامۆستایان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. بەناوی خۆم و تەواوی بینەرانەوە بە خێراتنەوەتانەکەین لە وڵاتی میسر و ئەم سەرکەوتنەشتان جارێکی تر لە جەنابەت و تەواوی هەنگەوانانی کوردستان و ئامادەبوانی کۆنگرەکەش دووبارە لێتان پیرۆز بێ و پیرۆزباییتان لێکەین. من سپاسی بەڕێز دەکەم و لەش ساغی و هیوای سەرکەوتن بۆ گەلی کوردستان کە بینی جاتان نەخوازم. زۆر باشە هەر سەرەتا لەو پرسیارەوە چه هەستێکت هەبوو کە لە کۆنگرەیەکی عالەمی جیهانیدا کە نزیکەی 50 تا 60 وڵات ئامادەن و بەرهەمی خۆیان هێناوە پێشبڕکێیەکەکەن منافەسەکەن بۆی کە بەرهەمەکەی خۆیان لە پێش بێ کوردستان دەبێتە باشترین یان دەبێتە یەکەمین وڵات لە باشترین جۆری هەنگویندا. بەڵێ هەڵبەتە بۆ سێمین جارە سوپاس بۆ خوای گەورە کە ئێمە یەکەم بین یەکێکیان لە وڵاتی فەڕەنسا کۆنگرەی هەنگەوانانی جیهانی بوو، دووەمیان لە کۆنگرەی نوێمی هەنگەوانانی عەرەب لە شاری نەجەف و ئێستەیش سپاس بۆ خوای گەورە لە کۆنگرەی دەیەمی هەنگەوانانی عەرەب وەکو جەنابیش باسی کرد لەگەڵ ئەو ئەو فێستیڤاڵە یاخود ئەو کۆنگرە گەورەی کە دنیای وروژان بوو لە شەرمشێخی وڵاتی مەسر. هەڵبەتە ئێمەی هەنگەوانان بەرهەمەکانی خۆمان ئەناسین لە بەرنامەکانی پێشووی جەنابیشتان ئەوتومانە ئێمە باشترین خاوەنی هەنگوینین لە سەر گۆی زەوی کە تاقیکردنەوەمان هەیە لەسەری. بەڵام ئەم سەرکەوتنی ئەم جارەمان تاموژەشێکی تایبەتی هەبوو لەبەرەوە بەڕاستی زۆر بە ناڕەحەتی ئێمە گەشتینە ئەوێ هۆکاری داخستنی فڕۆکەخانەکان. بەڵێ فڕۆکەخانەکانێکی هۆکاری بوو و وڵاتی مەسریش هەرعینیشت ویزەی بەسەر عێراقیەکانە دەخست بوو ئەو کاتە. ینی لە کاتەکانی ئەخیری کۆنگرەیە سوپاس بۆ خوای گەورەوە بوو لە ڕۆژی شەوی 9 مانگ ئاگادارکراینەوە کە ویزەکەمان قبول کراوە. ئەمجا زۆر بە ناڕەحەت ئەتوانم بڵێم گروپی هەنگەوانانی کوردستان 6 تەیاریان کردووە لەم گەشتیانە. 6 جار تەیار ئەمجا ئێمە گەیشتوتە شەرمشێخ. بەڵێ مامۆستا عوسمان پێشتر بەر لە کۆنگرەکە جۆر و نمونەی هەنگوینەکە لەلایەن وڵاتان نێردراوە بۆی پەسەند بکرێ و سیر بکرێ هەر ئەو لەو گەشتەدانا خۆتان لەگەڵ خۆتاندا جۆڕەکەتان بردووە؟ خۆشبەختانە باشترین تاقیگەی هەنگوین لەو کاتە هەبوو چکە مامۆستایان و بەڕێزان کە لە مەسر خوێندویان ئەزانن مەسر لە بواری هەنگداریە زۆر لە پێشە. زۆر لە پێشە وەکو زۆریش لە پێشە کۆمەڵێک کادیری زۆر لە پێشی هەیە لە بوارەکە. هەڵبەتە بۆ پشتگیری ئەم گروپە زانایانە برادرانی سعودیش لێ بوون ئەوان هەر زۆر لە پێشن
و گەورەترین بازرگانی هەنگوین ئێستا لە وڵاتی سعودیا ئەکرێ لەبەرەوەی لە ساڵانە سواز بۆخوای گەورە کە مسلمان کۆبنەوە زیاترین ڕێژەی مرۆڤ لێ کۆ بێتەوە پێویستیان بە هەنگوین هەیە لەو کاتەکە مەسەڵەن بۆ حەج و بۆ ئەمرە و بۆ پاڵپشتێکی ئاینیشی ئاینی لەگەڵایە و خەڵکیش کە ڕۆکە نەوێ هەڵبەتە ئەو کۆمپانیانە بە دوای باشترین هەنگوینی جیهان ئاگەڕێن لەبەرەوە ناتوانن شادە بن بە هەنگوینێک یا بەڵگە بن بە هەنگوینێک کە نەتوانرێت بڵێ هەنگوین هەیە بە ناوی سعود و ئەفرۆشێت توجاریە بازرگانیە بەڵام هەڵبەتە و کۆمپانیانێک ئێمەیان ناسین لەوێ هەنگوینیان لە بەعزی هەنگوینە بیستمەوە ئەگاتە $200 کیلۆ هەنگوین لە ئێوان 5 کیلۆ هەنگوین ئێمە کە ڕۆشتینە ئەوێ برادەرانمان ئەندامەکانمان هەنگوینیان هێنا بوو هەنگوینەکە وەکو نمونە درا بەو لژنەیە لە پێشە تاقیکردنەوە اعترافی لژنەکە خۆی بوو کە لە پێشە تاقیکردنەوەمان لەسەر کرد بەس نەمان ئەزانی بڵێن چی شکام هەنگوینە نەبوو هەنگوینی نادر دانسقا لەبەرەوە دانیشتم لەگەڵ یەک دوو لە بازرگان و مامۆستایانە زۆر پێ خۆشحاڵ بووتی ئەم هەنگوینە چی وا لە ئەکات کە هەنگوینی ئێوە نەمانتوانن ڕخنەیەکی لەگرین لە بواری تام و بۆن و پێکاتەکانی تاقیگە و مختەبەرەکانمان وتم ئێمە سوپاس بۆ خوای گەورە لە وڵاتە ئەژین کە خوای گەورە لە قورئانە وەحی بۆ هەنگ ناردووە کە فەرمیێ لە شاخەکانە بانگ لە شاخەکانە بژین ئێمە خاوەنی ئەو شاخانین کە خوای گەورە اختیاری کردووە و کە کردوێتی بە دیاری بۆ ئێمە و بۆ هەنگەکانمان کە لە کوردستانە ئەو هەنگانێک لە کوردستانە ئەژین تەمان زۆرمان پێخۆش بوو ینی بوو بە شێوەیەک خەومان زەڕاکە لە ئێوارە مەسەڵەن بۆ نمونە ئەو ئاگاداریان کردنەوە لە مەراسیمێکی تایبەتە یاخود لە ئاهەنگێکی تایبەتە برادەرانمان بانکرانە سەر جێگایەکی تایبەت و بە ئاهەنگێکی تایبەتەوە هەڵبەتە پێشوازیان لێکرا بەڵێ هۆکار چییە کە جەنابەت فەرموود بۆ منە هەنگوینی کوردستان باشترین جۆر دیاری کرا ئەم هەنگوینەی کوردستان بۆچی باشینە هی وڵاتێکی دیکە بۆچی باش نییە هۆکاری ئەمە باشی بۆچی ئەگەڕێتەوە سواز بەخوای گەورە هەتاکو ئەم ڕۆژ هەنگاوانانی ئێمە هەر بە دوای ڕاستێکە ئاگەڕێن بۆ نمونە ساڵی ئەم ساڵ هەنگوین کەم بوو هەنگاوانێکم نەبیست لە ئاسی کوردستانە بڵێ هەنگوینم زۆر بوو لەبەرەوە هەیبوو هەر نەی بڕی بەس یەڵای بۆنکان کە هەمینێکەتیاتی ئێمە هەتا ئێستا هەنگاوانانمان نتوانین بڵین لە 190 بە هەر بەهی بێگومان نەبین لە مەسەلەکە لە 190 لە هەنگاوانانی ئێمە بە دوای سروشت ئاگەڕێن هەرچی خۆی گەورە دابێتی کۆی کردبێتەوە لە هەنگکە ئەوە دابەزێنێتە بازار ئەپرۆشە بە مشتریەکانی زیاتر ئەگەر لە حاڵەتی برسێتی هەنگا شتێکیش با بە هەنگەکانی بۆ برسێتی هەنگە و ئەوەنی بۆ بەرهەمی هەنگوین نییە بۆیە دڵنیا بووین هەر هەنگوینێ لە گەرمیانەوە تا کوێستانەکانی کوردستان بی بە هەر تاقیگەیەکی جیهانی یەکێکە بێت لە هەنگوینە هەرە باشەکان لەسەر گۆی زەویە سوپاس بۆ خوای گەورە لەبەرەوە دڵنیا بووین ئێمە کە ئاوای بێ بەڵام سوپاس بۆ بەرهەمهێنی ئەو هەنگاوانە بەڕێزانی هەودوو برا بەڕێزەی کە هەنگوینەکانی هێنابوو ئەوان هەنگوینەکان زۆر دانسقەیە سوپاس بۆخوا زۆر دانسقەیە بەرهەمەکەیان چەند بوو نەیانوت بۆ منە بەو کۆنگرێ بە ئێوە کە دوو کەسن هاوبەشانە کاریان کردووە بە ڕێژەی بە هەنگوینیان چەند ساڵانە وەکو ئەرزم کردی هەنگوینی ڕێژەی هەنگوینی ئێمە لەگەڵ سروشتایە سروشتی کوردستان باش بێ و لە وەرگاکان لەبار بن و تێر ئاو بێ لە بەهارا و گونجاو بێ زۆر زوو پلەی گەرمانێتە پێشۆ پلەی گەرمات تەسیرمان تێنەکە بە دڵنیاییەوە بەرهەمی هەنگوینەکانمان ئەوە ئەبێ کە ئێمە ئەمانەیە و خوا و خەڵکمان لێ ڕازیە بێ ئینشاءڵڵا مامۆستا عوسمان ڕێژەی باشی و نایابی هەنگوینەکە لە سەدا چەند بوو بۆ نمونە نەگوترا لە سەدا 95 لە 99 و جیاوازی لەگەڵەوەی سعودیەدا لە چەند پلێدا بوو ئەمە سعودیەش نزیک بوو لەو ڕێژەی کوردستانەوە هەڵبەتە وڵاتی سعودیە ناڵێم هەنگوینیان نییە مەبەستم بۆ منە ئەم بڵێ لە سەدا 99 باشە بێ خەوش و بێگرفتە هی سعودیە بڵێن لە سەدا باسەکانیان بەنایا بوو مەسەرەن بەنایا بوو مامنەوەند ناڵێ لە سەدا ئەوەندە پلیان بۆ دانە نابوو بەڵام هەڵبەتە باشترین جۆر هەنگوینەکە ئەوەی خۆمان دیاریکرا ئێمە تەنها لە فەڕەنسا و لە وڵاتانی کەش یەک گلەیمان لێ ئەەکەن ئێمە کارگەی بەستەبەنیمان نییە چۆن ینی کارگەی ینی بۆ نمونە ئێستا هەنگوین گەوێتە ئەو ڕادەی کە بەرهەم ئێنرێت کاتە کارگەیەکە و تەسفی ئەکرێت لە 100% هیچ شتێکیان نامێن هەنگوینەکە نەبێت ئێمە هەنگاوانی ئێمە ڕاستە خۆ بۆ فەڕازە دەستی کە هەیەی زۆر سادەیە ئەیپاڵیەوە ئیکاتە قوتووەوە ناڕوا بە فلتەرەیەکە فلتەرێکی ئاواتە پڕ نابێت بۆ نمونە ساڵ و نوێک ساڵە نەی بەسێ دوای ئەوە بەڵام هەرچەند ئێستا لە ڕووی ئەلیمیەوە بە بینەرانی بەڕێز ئەڵێم ئەو هەمجوینانەی کە
ئەسڵ بن کە سروشتی بن لە 100% ئەبێ بە قۆناغی بەدەن کۆڵەبوونا بڕۆن یعنی بیبەسێ و کۆڕۆنی کوردی ڕەنکان بگۆڕێت بەڵێ ئەوەی برادێکی لیبی مەدالیای سیمینی وەرگرت هەر لە گروپی ئێمە بوو ئەویش بەشداری کردبوو بە جوانترین هەنگوینی بەستوو هەنگوینەکەی بەستە بووی تەمان هەنگوینی بەستوش بەشداری کرد بوو لە پێش بڕکێ ئێمە نەمابرد بوو لەگە خۆمان ئەو هەنگوینە بەستوێش کە لەوێ بەستە بووی هەڵبەتە ئەویش پلەیەکی بەدەستێنە لەبەر باشترین جۆری هەنگوینی بەستوو کاتە ئەم بەدەستێنانی مەدالیای ڕێزە بە هەنگوینی بەستوو ئەو هینەمان لەلا تووشە لە کاتەوە کاڵێ هەر هەنگوینە بی بەستێەوە نائەسڵە لە 100% ئەوە هەنگوینەی کە بی بەستی ئەسڵیە کۆنگرە دیاری نەکرد کە هەنگوینی ئەسڵ مەرجەکانی چین و هەنگوینی نائەسڵ و تەزویر مەرجەکانی چین چۆن بووم بە خەڵک بە ئێوە بە خەڵکینەوە چۆن بیان ناسینەوە جیاکەرەوەکانی چین بەڵێ البەتە ئەو پسپۆڕانی کە لە بواری هەنگوینە کە لێ دانیشتو بوون اختصاسیان مەسەڵەن بەستە بەنی هەنگوینە یا دیاریکردنی هەنگوینە تاقی گەیشتم لەگەڵان دانیشتم بەتایبەت بەوە ڕازی بوون هەنگوینەکەی ئێمە هیچ پاشماوەیەکی کیمیاویتیانە لەخوا بەزیا بێت یعنی هیچ دەرمانێکی بەکار هاتوو لە وەرگاکانمانە دەرنەکەوت لە هەنگوینەکەمانە دووەم هەنگوانە بەڕێزانەی کە هاتن لەگەڵ ئێمە ئەنتیبایۆتیکیان بەکارنێنابوو لە هەنگوینەکانە هیچ پێکاتێکی ئەنتیبایۆتیک کە درێ ئەنتیبایۆتیک چییە؟ مەسەڵەن بۆ نمونە تیتراسایکلین و ئۆکسی تیتراسایکلین و هەتا دوای فیۆماجلین ئەمانە بۆ دەردەکانی هەنگ بەکاردێن کە هەنگ نەخۆشەکەوێت یا گومان هەیە نەخۆش بەنگان لە پێناو چارەسەرکردنی هەنگەکە هەنگوینەکە گرفتی بۆ دروستە بێت ئێمە خۆشبەختانە هیچیانی تیانە بوو وەلامان کاتە پێک هاتەی گوڵەکانی ئێمە ئەو گوڵانی کە هەنگ لە کوردستانی لێکۆ کاتەوە ڕێژەی زۆرن ینی یەک ڕەنگ نین ئەمە ژەر باشیەکی ترەدا بە هەنگوینەکە هەر لە 100% باشە مەسەڵەن بۆ نمونە جەناب یەک جۆر میوە بخۆی لەگەڵ 10 جۆر میوەکێکی پارچەی بچووی زۆر زۆری فەرقە ئێمە لە هەنگوینەکانمانە لە بەهارەوە هەنگەڵانەکانی کوردستان هەنگوین کۆکردن تا پاییز هەرچی گوڵ تێپەڕ ببێ ئەمان هەفتێ تەمەنی بوو ئەوان 10 ڕۆژ تەمەنی بووان 15 ڕۆژە ئەمەیان 2 ڕۆژە ئەو هەنگە چی بەردەستکەوتوێ لەو گوڵە سروشتانەی کوردستانە کۆ کراوەتەوە و کراوە بە هەنگوین و هەنگوینەکەیش ئەوەیە کە جەناب ئەیبینی وا خەریکە بێ بە هەنگوینێکی جیهانی ئینشاءالله. مامۆستا عوسمان گرنگی ئەم کۆنگرێسی بوو هەر بۆ منە بە یەکەم ناساندنی هەنگوین کۆتایی هادیام گرنگی و بەرهەم و داهاتووی ئەم کۆنگرێ بۆ هەنگەوانانی کوردستان بەرهەمی هەنگوینەکەمان چی دەبێت؟ کۆنگرەی هەنگەوانانی عەرەبیان ئیتیحاد عام للنەحالینی عەرەب یەکێتی هەنگەوانانی عەرەب لە وڵاتە عەرەبیەکانە ئێمە لە ساڵی 2006ەوە بوون بە ئەندام لەگەڵیانە بۆچی؟ البەتە پرسیارێک بۆچی ئێمە کوردین ئەندامی هەنگەوانانی عەرەبین ئەم ئیتیحادە یاخود ئەم یەکێتی هەنگەوانانە کە ئەبنە هۆی گرتنی کۆنگرەیەکی ساڵێ جارێ یان 2 ساڵ جارێ لە وڵاتێکی عەرەبی ئەو کۆنگرەیە پەیوەندی بە هەموو زانکۆکانی وڵاتە عەرەبیەکانەوە هەیە لامان کاتدا پێویستی بە هەموو مەرکەزی توێژینەوەی هەنگەوانی هەیە لە وڵاتی عەرەبی هەتا فەڕەنسا و تورکیاش هاوکارن بە ئەمریکاشەوە هاوکارن لەگەڵ ئەم کۆنگرەیە هەر توێژینەوەیەکی تازایە هەر بەحسێکی تازە یاخود هەر شتێک تازە گۆڕانکەی تازە لە بواری هەنگە ڕووبان لە جیهانە ئەوان ئاگدارن و مامۆستاکەی داهێنەرەکەی بانگ ئەکەن وەختێک کە ئێمە کۆبینەوە ئەو توێژینەوە تازەمان بە شێوەیەکی عیلمی و زانستی بەوان بانگ باسەکات. بەڵێ طبعا ئەمە حەدەسێک ڕوو ئەدات گۆڕانکاریەک ڕوو ئەدا بە 2 ساڵ جاریان بە ساڵ جارێک کە تۆ ڕوویتە دنیایەکی تازەی هەنگەوانیەوە پێشبڕکەیەکی زانستی لێوێ دروستە بێت. خۆشبەختانە ئەم ساڵ ئێمەش وەکو خۆم شەخسی داهێنانێکی تازەم هەبوو سوپاس بەخوای گەورە بە داهێنانەکە بەشداریم کرد ئەویش ئاگاداریان کردمەوە کە لە سا 65 هێناوە لە سا 67 مەدالیاکەی وەرگرت لە سا 65 داهێنانەکە چی بوو؟ داهێنانەکە هەر لە بواری هەنگەوانیایە ئێمە گەورەترین کێشەی هەنگەوانان ئەوەیە ئەگەر هەنگ تووشی شاگەردانی بوو یا تووشی دایکە درۆزنە و مەلیکەی نەما زۆر جا بە ناڕەحەت مەلیکەی تازە وەرەگرێتەوە ئەبێتە ینی ئەتوانم بڵێم ئەبێتە هۆی فەوتانی پورە هەنگەکە چکە ناڕەحەتە هەندێک جار خۆشی نافۆتی وڵاتە 2 پورە هەنگەی دراوسەکەشی ئەفۆتێنە بەهۆی تەکانی هەنگەکە و تێکەڵکردنی و ئەمانە سوپاس بەخوا ئینشاڵڵا
گەر پێتان خۆش و بەرنامەیەکی تایبەتی بۆ گرم من ئەوە توێژینەوەیەکی تایبەتە توانیمان ئێمە لە ماوەی 4 ساڵە 2014 15 16 حەبە ئێمە توانیمان بە شێوەیەکی بەحسی علمی بەسەر پشتی کەسێکی پسپۆر کە بە دەرەجەی پریفسۆر لە بواری هەنگایە لە عێراقا توانیمان ئەوە بکەین بە توێژینەوەیەک و داهێنانێکی لەسەر بێنین. سپاس بەخوا زۆریان پێخۆش بوو ئەتوانم بڵێم بەقەدەر هەنگوینەکە کەمترنە لەو بوارێشەوە ئێمە لە پێش بووین لە ڕووی علمیەوە لەبەرەوەی داهێنان بوو شتێکی تازە بوو لە بواری هەنگداریە. ئەوش شەهادەیەکی چەنداینی وەکو کوردستان شادەکەیش کەمتر نییە وەکو خۆیان ئەڵێن لە بواری ماستەرێک کە لە هەنگابی هێنی لەبەرەوە بەحس بوو بەحسێکی علمی بوو کەسێکی ماستەر یا کەسێکی دکتۆرا ئیشەکات هەر بەحسێکی علمی پێشکەشەکە بە زانکۆکەییان باو ئەو بوارێکە خۆیشی تیاکات. ئەگەر گرفتێک ڕوو لە هەنگ و بەرهەمی هەنگوین لە هەرێمی کوردستان بکە یان بۆمنە گرفتی ساختکردنەوەمان هەبێ و لە بازاردا نەفرۆشرێ کۆنگرە شتێکی وای بۆ هەنگەوانانی کوردستان بۆ بەرهەمی هەنگوینی کوردستان کە کۆکو جەناب دامەژ بەوە کە جاری وایە کۆمپانیاوەمان هەیە لە سعودیا کیلۆیەک هەنگوین دەداتە $200. کۆنگرە لەم جۆرە سوودانە سوودەمادیانەی بۆ هەنگەوانانی کوردستان هیچ سوودێکی هەبوو؟ ئەچیت ئێمە هەوڵی خۆمان داوە چەند ساڵە تەنها یەک کێشەمان هەیە لە هەنگەوانانی کوردستانە لەبەر عەرزم کردی ئێمە لە وەرگاکەمان زەمانەتی نییە ساڵێک هەیە ساڵێک نییە ساڵێک کەمە ساڵە زۆرە ئەو کۆمپانیانەیش زەمانەتیان ئەوێتەوە بۆ نمونە بە منیان وتۆ کاکە دەتوانین 300 تان هەنگوینی لێ وەرگرین بەڵام ئەبێت لە یەکی یەکەوە کە ساڵی تازەیە ساڵی 2018 تۆ بۆ هەموو تەنی هەنگوین $1000 بخەوێنی ئەگەر هەنگوین نەبووەم $1000 ئافەوتێت بێ من ئەمە ڕوبەڕووی هەنگەوانان کەمەوە بڵێم کاکە گیان تۆ تەنی هەنگوینم ئەیتێ بەم سعرە بۆ نمونە کە $20 بۆ نمونە و ئەگەر بێت و هەنگوینیش نەبوو ئەبێ ئێستا $1000 لە بانکێکە بخەوێنی زەمانەتی ئەوەی کاگوینەکە خۆ نەفرۆشیتەوە بە منی فرۆشیت ئەمە ئەبێ بکرێت. ئێستا لەم دەرچوونەمانەیە لەم ڕۆژتەمانە بۆ کۆنگرەی دەی هەنگاوانانی عەرەب کەسێکمان بینی کە بە ناوی شێخی نەحالینەوە لەقەبی شێخی نەحالینی هەیە کەسێکی سعودیە وعدی دامێ کاتی خۆی زووتر لە ئێستا بێتە کوردستان تر دیارە ئەویش زۆر سەرقاڵە بە حکمیەوەی گەورەترین تاجری هەنگوینە سەردانی وڵاتانی کە ئەکا بۆی نەکرا ئەم جارە پێم وتم کاکە تۆ وعدە بە ئێمە داوە وتی ئەم جارە حەزەکەم سەردان تاکەم دیارە سمعی هەنگوینەکەمان سمعی هەنگاوانەکەمە وای کردووە کە مەسەڵەن کەسێکی ئاوا وعد بات بێتە کوردستان بە ئەمەلین بتوانین ئەگەر هاوکاری هەبێت لە بینی تۆڕی هەنگاوانانی کوردستان یان لەگەڵ وەزارەتە پەیوەندیدارەکان وەکو وەزارەتی بازرگانی و وەزارەتی کشت و کاڵ هاوکارمان بن لە ڕووی قانونیەوە ئێمە بتوانین هەنگوین بنێرنە دەرەوەی کوردستان و بە بەڕێزیش بڵێم بە بینەرانی ڕێگەی کەناڵەکەتانەوە بڵێم کە هیچ شتێکی لە نەوت کەمتر نابێت ئینشاءالله توانم بڵێم وەختی وایە ئەگەر خوا بکە بازارمان بۆ دروست بێ شولەیە هەنگوین پارەی بەربینێ نەوتکە بۆ کوردستان. ڕاستە مامۆستا عوسمان جاری پێشوو لە بەرنامە ئێمەدا جەنابەت چەند جارێ باست دیام لە چەند هۆکاری و گرفتێکی هەنگ کرد لە هەرێمی کوردستان ئێوە چ شتێکی تازە فێربوون کە خۆتان بوون دەستەوەستانبوون لە ئاستیایان بوونە لە چارەسەرکردن و شفای هەنگەکان دابێت لە باشترکردنی جۆری هەنگوین دابێت چ شتێک فێربوون لە هەنگەوانان و خەڵکی تری ئەو کۆنگرەیەوە یان بۆونە ئێوە چیتان فێری خەڵکی ترکە کە ئەوان نەیانەزانی؟ بەڵێ هەڵبەتە وەکو عەرزم کردێمە ئەو توێژنە تازەمان هەبوو ئەوان تازە بوو بە نسبەتی جیهانەوە می تازەیە شتێکی زۆر چاک بوو بەلایەنەوە ئەوانش بە هەمان شێوە بۆ چارەسەرکردین دەردەکانی هەندێک شتی توێژینەوەی تازەیان هەبوو توێژنە تازەکانیان لە بواری نەخۆشیەکانی هەنگا بوو لە بواری بەستەبەنیکردنی هەنگوینە بوو لە بواری تەعاملکردن لەگەڵ گەرما و سەرمای هەنگا ئەگەر زۆر چۆستان بی چۆن مەعاملەی لەگەڵ بکە لە گەرمیان بی چی سنووقێک بەکاربێنی چۆن بۆی کە هەنگەکان گەرما و سەرمای نەبێت و لە هەمان کاتیشا ئەم گروپە تازەی کە ئێمە ڕۆشتین خۆشبەختانە کۆمەڵێک هەنگەوانی لێهاتوو و کۆمەڵێک خەڵکی ڕۆشن بینمان لەگەڵا بوو لە ڕووی یاساییەوە خەڵکمان لەگەڵا بوو مامۆستای زانکۆمان لەگەڵا بوو مامۆستامان لەگەڵا بوو کە لە بوارەکانی کەی بڵێن پەروەردا کاریە کرد
هەنگەوانە زیرەکەکانمان لەگەڵا بوو، خەڵکی بازرگانیشمان لەگەڵا بوو. ئێمەش پێمان ناسانن بە هەموو هەر لایەنێ بەلایەنی خۆی. مەسەڵەن بۆ نمونە ئەوەی کە حەزە توێژینەوەکانەکات پێمان ناسانە، نوتمان کاکە ئەو کەسانە ئەمە پریفسۆر فڵانە میان ئەمە کەسی فڵانیە ڕۆبی ناسە و کارتی لێوەرگرۆ پەیوەندی لەگەڵا دروستکە وعدیان داوە توێژینەوەکان هاوکارمان بنیان هاوکاریان بین. بۆ نمونە توێژینەوەیەکە لەسەر دەردێکی هەنگ لە لوبنان بۆ نمونە. لوبنان لەگەڵ ئاوهەوای کوردستانە گونجاوە. ئێمە توانین لە ڕێگەی مرکزی ئەبحاسەوە کە هەمومان بووین بە مەڵبەندی توێژینەوەی هەنگەوانی عێراقی و تەمان ئینشاڵڵا لە کوردستانی لە دوو جێگە بیکەینەوە خۆمان لە ئێستا بەدەوە ئەتوانین تۆڕێکی زانستی هەنگەوانی دروستکەین لە مامۆستایانی لە بەڕێز دکتۆر و مامۆستایانی زانکۆکانی سلێمانی لە بەڕێز هەنگەوانانی کۆمەڵەکانی تۆڕی هەنگەوانانی کوردستانی لەو بەڕێزانش کە داهێنایان هەیە ئیتر ئەگەر لە ڕووی پیشەسازی هەنگەوانیەوە بێت یا لە ڕووی نەخۆشیەکانی هەنگەوە بێ یا لە ڕووی داهێنانێکی تازەوە بێت لە ڕووی بەرهەمێنی هەنگوین چۆن هەڵی ئەگرین و چۆن بەستەبەنی بۆ ئەەکەین و چۆن بە بازاڕی ئەەکەین و چۆن بازرگانی پێ ئەەکەین ئەمانە ئێمە حەزەکەین لە ئێستا بۆداوا بە شوی گروپی هەنگەوانی هەر کەسێک لە کوردستانە هەر بیرۆکەیەکی هەیە هەر توێژینەوەیکی هەیە کۆ بینەوە لەگەڵ یا گوێی لێ ئەگرین ئەیشتوانێ ئەو توێژینەوەرە لە داهاتووە ساڵی داهاتوو لە لوبنانە بێت و دوای ئەوەش لە کوردستانە بێ وعدیان پرسیارە بکەم قسەی ئەوەتان کردووە کە جەنابەت فەرموود لە سێ شوێنە تایسە کراوە لە نەجەف و لە میسر و نازانم چ وڵات ئەمە کۆنگرەی دەیەمینە لە زۆر جێگە کراوە بەسمێ قسە لەسەرەوە کراوە کە جارێک کۆنگرەکەش بهێنرێتە کوردستان بڕیاری لەسەر درراوە 2019 خۆشبەختانە لە کوردستانە بێ ئینشاڵڵا چەند ساڵ جارێک کۆنگرای بەسترێ هەڵبەتە زاران 2 ساڵ جارێ بوو دیارە ئێستا توێژینەوەکان زۆرن دیارە ئەبێت ساڵێ جارێک ئێستا ئەبێت 2018 لە لوبنانە بێت 2019 ئینشاڵڵا دێتە 2019 لە کوردستان ئەبێ ئینشاءڵڵا خۆی گەورەی یارمەتیمان بە بتوانین ببێن بەڕێوە ئینشاڵڵا مامۆستا عوسمان جەنابەت ئاماژەت بەوە کرد کە جەنابەت وەکو بەداهێنانێک بەشداریت کردووە بەڵام پلەی دووەمت بەدەستهێنا و وڵاتێکی تر لە ساڵ 1960 بەدەستهێنا کە بۆتە پلەی یەکەم و برادەرێکی لوبنانی پێم وابێ بە هەنگوینی بەست و بەشداری کردووە و پلەی یەکەمی بەدەستهێناوە ئەو شتانەی تر چی بوون کە لە کۆنگرەکەدا بەشداریان پێکرامە بۆ منە بەرهەمی هەنگوینی بەست و لەگەڵ داهێنانە زانستیەکان یام لە چارەسەکردنی هەنگرا چی شتێکی تر هەبوو کە وەکۆڵی پێشبڕکێ و نافەسەی لەسەر بوو بەڵێ تەوان هەڵبەتە وەکو عەرزم کردی بڵێن زانکۆکانی وڵاتانی ئەفریقی بەشداری کردبوو بە ئەبحاس بە توێژینەوە دوای ئەوە لە ئاستی و نیشتیمانی عەرەبیش هەڵبەتە لە عێراق خەڵکە بوو بەشدار بوو لەگەڵمان لە لوبنان هەبوو وە با توێژینەوە بەشدار بوون هەر لە عێراق لە زانکۆی مۆسڵ کەسێکە بوو بە هاوبەش لەگەڵ کاک دکتۆر عەبدوڕەحیم توێژینەوەیەکیان هەبوو هەڵبەتە دکتۆرا بوو بڵێن یەکێک لە توێژینەوەکانی دکتۆراکان لەوێ تەرح کرد ئەویش سەدایەکی خۆش و جوانی هەبوو ئەم زانکوانی مەسر خۆیان بە تایبەتی لەگەڵ مەبندە توێژینەوەکانیان خۆیان لە خۆیانە بەحرێکی زانستین لەبەرەوە پەروەردەکردنی هەنگ لە مەسر زۆر چۆتە پێشبڕکەیەکی زۆر بەقوەل لە بەگەڵ مەڵبەندە توێژینەوەکان و زانکۆکانیان هەیە خەڵکی جیهانیان هەیە ئێستا لەوێ ئەوان لە ئاسی توێژینەوە و ئەبحاس و بە دواچوونەکانی هەنگا ئیشی لەسەرەکەن ئەو بەڕێزە گەنجەی کە بڵێن پلەی یەکەمی مەدالە زێڕینی لە باتی توێژینەکان بەکارێنە ینی توێژینەوەیەکی کردبوو هەموو دانیشتوانێکی لەوان کە من بووم حەزمەکرد یەکەم بم نەمەتوانی بڵێم من من لەی ئەو باشترە هە لە بواری پەروەردەکردنی هەنگا بوو ینی ئەو توێژینەی ئەوە گەر تەطبیقرێت لە یان جێبەجێکە لە هەڵواتێکی وەکو کوردستانە ئەتوانین بڵێن هەنگ و هەنگوین یەکەمە بێ بەرامەکانی کشتتوکاڵی و نەوتیکە ئەبن بە دووهەم ئەمە لەو بارەیەوە هەڵبەتە ئێمە با ڕاشکانە بە جەنابوو بڵێم لە بواری توێژینەوەکانی هەنگ و کتێب و کتێبەکانی هەنگ لە ڕووی بە زمانی کوردیەوە بە تایبەتی هەنگاوانان گلەیمان لێکەن واقعی خۆشیان چکە زۆر کەممان هەیە و زۆریش سەرەتاین لەو بوارە خەریکین ئێستا بەرەو پێشە ڕۆین بەڵام خۆی گەورە بەتا سروشتەکە بێمە بەخشیوە بەس هەنگایی بۆ بینێن بۆ پێشەوە ئەبین بە جێگایەکی جیهانی بۆ بەرهەمێنانی هەنگوانگوین لە بەرەوە خۆی گەورە سروشتی کوردستانی وا دروست کردووە شوابدانەوەی وەڵامدانەوەی بۆ پەروەردەکردنی هەنگ زۆر لە پێشە
زۆر باشە مامۆستا عوسمان لە کۆنگرەکەدا باز لەوە نەکرا کە بۆ نمونە کەش و هەوا ژینگە گەرما و سەرما کوێستان و گەرمیان کاریگەری لەسەر بۆ منە جۆری هەنگوینەکە هەبێ وڵاتێکی گەرمی وەکو بۆ وڵاتێکی ئەفریقیا لوبنان یا میسر هەر هەمان خواردن بخوا بەڵام جۆری هەنگوینەکەی بەرهەمێکی تر دەرچێ بەڵام لە کوردستانە ناوچێکی کوێستانە لە شارباژێر بێ لە هەورامان بێ هەر هەمان خواردنی ئەوەی میسر بخوا بەڵام جۆری کاریگەری لەسەر بەرهەمی هەنگوینەکە دەبێ نەخێر هەرەکەی شتێک ئاماژێکی بەوەدا بۆ معلوماتی بەڕێستان و بینەرەکانی بەڕێستانی ئێمە لە شارباژێر 3 جێگەمان هەیە بەڵێ 3 دێ لە شارباژێر هەر 3 دێکی تام و چەش و ڕنگ و بۆنی جیاوازە لەگەڵ یەکە هەر لە شارباژێر ڕیژن بەڵام لە یەک ئاستان وەکۆڵێ نەمتر پێکاتەکانی ئەوە هەنگوینی کوردستانە لەو هەنگوینانێکە یەکەمێنن لە پێنجوێن بە هەمان شێوە 3 جێگەمان هەیە هەر جێگایەک ڕنگ و تام و بۆنی جیاوازە لەگەڵەوەکانیکە ینی هی بۆ نمونە پلان جێگە لەگەڵ جێگاکانی تر جیاوازی هەیە بە دڵنیاییەوە ئەو هەنگوینەی کە لە مەسر بەرهەم دێت لەبەرەوەی پێکهاتەی لە وەڕەکان جیاوازە لەگەڵ ئاو هەوای کوردستانە ئەگەر لە وەڕی ئەو هەنگی کە ئێمە پەروەردەیەکەین جیاوازە بە دڵنیایی ئەوە پێکاتی هەنگوینەکەی جیاوازە لەگەڵ هی ئێمە بەسمەوێ ئەگەر هەنگێکی ئێمە لە گەرمیان و کوێستانە یەک جۆر گوڵ یەک جۆر بوونە دەنکە هەڵاڵی گوڵەکان هەڵبمژێ بەڵام ئەمیان گەرما کاری تێکاویان سەرما یان فێنکایی هەمان هەر یەک جۆر هەنگوین ئەگەر گوڵەکانی یەک جۆر بن یەک جۆر بن هەڵبەتە هەموو تام و بۆن و هەمان پێکاتێ هەیە ینی گەرما و سەرما کاری تێ ناکات نەخێر ئێمە ناڵێن گەرما سەربات ئەسیری نییە لەسەر خودی هەنگەکە بەڵام بە دڵنیایەوە ئەو هەنگوینەی کە لە کوردستان لە کوێستان بەگەر بەرهەمی ئێنی لەگەڵ ئەو هەنگوینەی گەرمیانە پێکاتەکانی جیاوازە بە جۆری گوڵەکان جیاوازن ئەو گوڵی کە تەحملی گەرما ئەکا جیاوازە ئەو گوڵش کە تەحملی سەرما ئەکا جیاوازە ئەوهای تایبەتیان هەیە بەڵام بەگشتی لەبەرەوەی کە ئێمە هەنگ و هەنگوینەکانمان دەستکاری ناکرێت یەڵامانە خۆی هەنگکە چی ئەکا بیکات سروش چی ئەکا لەگەڵ بەرەمەکانی ئێمە دەسەڵات ئێمە هەنگ پەروەردەکەین زیادیەکەین خزمەتیەکەین نەخۆشەکانی چارەسەرەکەین بەڵام تەداخلی لە وەرگاکانی ناکەین بۆ نمونە هەندێک وڵات شانازیەکە بۆی هەنگوینی سدریان هەیە هەنگوینی سدری یەک جۆر گوڵە یەک جۆر ڕۆکە بەڵام ئەگەر بێتی هەنگوینەکانی ئێمە فەحسکردنەوەکەم جارێکە فەحسیان کردووە ئەبێتە جێ سەرسوڕمێن چەند جۆر گوڵی تایە هەنگە چەند جۆر پێکاتەکانی چەندی تایە چەند جۆر پێکاتەی تایە هەڵبەتە ئەوەی وای کردووە بەو بەستە بەنیە کەمەوە بۆ پێشکەوتنە کەمەوە کەمە تازە هەنگاوە بۆ پێشەوەنین لە فەڕەنسا هەنگوینەکەمان یەکەم بێت ئەمە دەلێ زیێڕینی فەڕەنسی وەرگین بوانینە خۆ نازانی ئێمەگەن لە پێشبڕکیان ناو نییە پێشبڕکیان ڕقم هەیە ئەو قوتووە هەنگوینە ناو لۆگەی لێ هەڵەگیرێت ڕژمارێکی لە سەردانیت ئەم ژمارەیە بۆچێ دەچوو لە کۆدا هەیە بە کۆدە داخراوە ئەو کاتێک کە یەکەمی هێنا ئەدێ بزان کۆدی مەسەن ژمارەیەک لە دەفتەرەکەی منایە لە ئەو کۆدەی کە داخراوە چەنە ئەو کاتە دەرەکەوی هەنگوینی کوردستانە یان هەنگوینی فران و فلان وڵاتی کەیە ئەجنا لە پێشبڕکیەکانە ئاوا ئەڕواتە پێشەوە. بەڵێ مامۆستا جۆری هەنگەکان لە بەرنامەی پێشوودا جەنابەت ئاماژەت بە چەند جۆرێک کرد کە بەداخەوە لە ئێستادا بۆ منە هەنگی کوردیش بەرەو تیاچوون و نەمانەچێ جۆرەکان هی کوردستان لە ئێستاە کۆنگرەکە باسی ئەوەی کرد کە ئەم جۆری هەنگە لە هەرێمی کوردستانە چۆن چۆنیە ئەوەی میسر چه هەنگێکە و جۆری هەنگەکان کامانن کاریگەری جۆری بەرهەمەکە دەبێت. بەڵێ جۆری هەنگوین جیاوازە لەگەڵ جۆری هەنگا چکە لەنگ ئەگەر کرنیۆلی بێ ئیتالی بێ قەوقازی بێ یا کوردی بێت یا هەنگی مید بێ ئەو هەنگانی کێمەیان ناسین لە هەر جێگەیەکە دانا جۆری گوڵەکە حکومەکات لە وەرگاکە حکومەکە لەوێ چکانکە واجبی ئەوەیە کۆی کاتەوە ئەنزیمی بەسەرا خۆی هیچ کاریگەریك لەسەر بەرهەمەکە نابێت تەنها لەسەر بەرهەمی میوەکە ئێمە هەستی پێەکەین بۆ نمونە هەنگی کرنیۆلی میوەکە سپیترە کە دروستێک ئەوکو مێو ئەوکو مێو دائما زیاتر سپی کۆکاتەوە کرنیۆلی بۆ نمونە ڕێژەی هەنگوین زیاتر کۆکاتەوە ئیتالی زیاتر ڕێژەی زیاتر کۆکاتەوە هەمان ینی ئەم ئیتالی ڕێژەیەکی زۆرتر لە هەنگویندا دەنێت لە هەنگویندانێ بەڵام وەکو دەستکاریکردنی کە بۆ ئێمە ئەو جۆرە هەنگەمان هەیە یەکەمین نەخێر ناکرێتە بە جۆری هەنگشکە بەداخەوە ئێمە یەک جۆر هەنگمان نیە لە کوردستانە سانگانمان بە کوردێک خەماکو چەشتی مجێوەری لێ هاتووە لەبەرەوەی بۆ نمونە لە سلێمانیەوە ڕێژێ زۆری هەنگ لە ئێرانەوە هاتووە ئەوەنگانی کە لە ناو ئێرانان
دۆڕەگەن یاگەڕاگەنین و ئێسا وردە کاڵترە بنەوە بەرە و هەمە جۆر ناوە بدێت. ناتوانین ڕێخستنێ بۆ ئەم فرەجۆریە یان بۆ منە ئەم هەمە جۆری کە وەکو جەناب بە چێشتی مجێویری ناوەبەی ناتوانین ڕێخستنێ بکرێ و ڕێک بخرێت ئابێ وابێت. چۆنی من بەڕێست و هەنگەوانانی کوردستان بڵێم ئەگەر ئێمە نەبین بە خاوەنی کۆمەڵێ هەنگەوانان و لە ژێر تۆڕی هەنگەوانانی کوردستانە بەرنامە ڕێک نەخێن بۆ پێشخستنی هەنگ لە کوردستانە ئێمە پێش ناکەوین. وە کوردێکی خۆمان ئەڵێ ئێمە بەیەکەوە جوانین بۆیە بەیەکەوە جوانین ئەگەر بێت و نەخۆشیە لە کوردستانە بەڵاو بێتەوە ئێمە تۆڕێکی ئاوان نەبین لە 24 ساعتە بگاتە دەستی ئاخر هەنگەوان کە دوو هەنگی هەیە بۆ نمونە ئەوش ئاگادار نەکرێتەوە بەرنامەیەکی ئاوادان نەدێن ئێمە ناتوانین نەخۆشیەکان چارەسەرکەین بە تاکە کەسی. چیتان کردووە تا ئێستا بۆ ئەم پلانە بۆ ئەم ئامانجەی کە جەناب ئاماژی لەم گروپەی هەنگەوانانە کە ڕۆشتین دانیشتنم لەگەڵیانە کرد پێم وتم پێم خۆشە بۆ نمونەیەکم بۆ هێنانەوەتم حەز دەکەین ئێمە ڕۆژێکی قڵاچۆکردنی باروە دانین لە کوردستانە. باروە ئەو مشەخۆرەیە کە بێتە هۆی باڵەقرتەی هەنگ کە باڵەکانیان هەڵک ڕوزێ بەهۆی ئەو مشەخۆریەوە. تەبە مشەخۆرێکی زۆر خەتەرە دوور بێت لە وڵاتانە بە ئایدزی هەنگ ناویان بردووە بەهۆی ئەوەوە هەنگ تووشی چەندین نەخۆشی بەکتری و ڤایرۆسی ئەبێت تەمەنی هەنگکان کورت دەکاتەوە لێ دێ لە ئاخیرا نیهار یا داڕوخان لە هەنگکانە دروستەکات. مێشولەیەکە چیە ئەمە گەنەیەکە کڕنیەکە چۆن بڵێن تەیر و تویر مریشک و قەڵ و بڵێن تا ئاژەڵی گەورە گەنەیان لەسەرژی ئەمیش گەنەیەکە کڕنیەکە لەسەر هەنگکە ئەژی بە حەجمێکی زۆر چۆن قەلاچۆ ئەکرێت چۆن لە ناوە برێ. کێشەکە ئەوەیە ئەمە بە چەندین جۆر دەرمان قڵاچۆکە هەندێکیان کیمیاوی هەندێکیان تەبیعین کاتەکانی کاتی دیاریکراون باشترین کات هەیە بۆ دەرمانکردنی ئەم گەنانە. ئەگە بێت و ئێمە یەکگر نەبین تۆڕی هەنگەوانانی کوردستان هەمومان وەکو خێزانێک لەگەڵ یەکە ئاگامان لە بەرنامەی پەروەردەکردنی هەنگ نەبێت ناتوانین خۆمان نەجات بین بۆ نمونە لە نەخۆشیەکان لەزمنی نەخۆشیەکانە باڵەقرتی هەنگە بۆ نمونەیانی بۆ ساخکردنەوەی هەنگوین لە کوردستان ئەگەر ئێمە دڵنیان نەبین لە یەک یعنی چۆن ئەو پەرداخە ئاوە کە من دەستی ئێمە بێشێ بڵێم کاکەوە هەنگوینە ئەوە دڵنیان نەبێت لە عوسمان مەجید کە غەشی لێ ناکات کە درۆی لەگەڵ ناکات کە بەرهەمەکەی لە 100% ناتوانین لەگەڵ کۆمپانیایەکی سعودی یا کۆمپانیایکی ئیماراتی یا کۆمپانیایکی خەلیجی عەقدێکی لەگەڵا بکەین بۆ ئەوەی کە بتوانین هەنگوینی کوردستانی پێفرۆشین. بەڵێ مامۆستا عوسمان وەک لە پێشەکەش ئاماژەم پێکرد کە 24 هەنگەوان 24 کەس لە تۆڕی هەنگەوانانی کوردستان بەشداری کۆنگرەکەی کردووە. ئەو شوێنە یا ئەو کەسەکێ بوو کە پلەی یەکەمی لە ئاستی ناو تۆڕی هەنگەوانانی کوردستانیشە بەدەستێنەوە خۆ هەر 24 کەسەکە هەنگوینەکەی پلەی یەکەمی بەدەستێنێت. هەڵبەتە کاک ئیسماعیل بوو لەگەڵ کاک جەلیل دوو هەنگەوانی شەریکن لە دوو بە هاوبەشی بەڵێ ئەوان هەڵبەتە هاوبەش بوون لە کۆمەڵی هەنگەوانانی دووەکەن خۆشبەختانە بەس خۆشیەکی لەوایە ئێمە کەڵێن هەنگەوانانی کوردستان کەس ناتوان لە کەس خۆی جاکاتەوە ینی شتێکی زۆر خۆش و پێ بڵێم زۆر خۆش بۆ نمونە هەنگوینەکە بە ناوی کاک ئیسماعیلەوە پێشکەش کرابوو نێرابوو بۆ ئەوێ کاک ئیسماعیل لەبەرەوە کە جلی کوردی لە بەران نەبوو نەچوە پێشەوەرێک دێتەوە برادەرەکەی ناردوەری دێتەوە لەبەر خاتری ئەوەی کە لەوێش ڕەمزێکی کوردایەتیمان پێوە بۆ نمونە ویستیان ڕسمێکی جەماعی بگیرێت بۆ هەموو وەفدی عێراق داوامان لێکردم وتمان ئاڵای عێراق لا بەرم ڕسمتان لەگەڵاگری پرسیان لێکردن هەڵبەتە هاوڕێمانن هەمویان دۆستمانن بۆچی ئەم ئاڵایە لابین وتمان لەبەرەوەی ئەو ئاڵایە پێشمەرگە شێلاوێمە ئەمادین جارێکی ڕسمی لەگەڵا بگرین. زۆر باشە. ئێمە بە حەقیقەت ینی هەنگاوانانی کوردستان پێشمەرگەن هەنگاوانانی کوردستان دکتۆرن. بیرتان لەوە نەکردووە کە ئێوەش ئاڵای پیرۆزی کوردستانتان لەگەڵا بردمان بەڵام هەندێک لە وڵاتان داوایان لێ کردی وتیان لەبەرەوەی ئێستا کێشەی لەسەرە کێشە لەسەرە ئێستا حەزەکەم ئێمە بەدەنگ بە خەڵکتان ناسین و بالفعل پیان ناسانی ئێستاندە ڕسمم لایە ئینشەڵڵا کاتی خۆی بۆتان نێرم بۆ کەناڵەکە بەڵاویکەنەوە ئەنی ئەگەر ببینی ئەو کەسە سعودی چۆن باوەشی کردوتەوە مەسەڵەن بۆ نمونە کاک جەلیل لەگاتە باوەش یا کاک ئیسماعیل لەگاتە باوەش کە یەکەم بوون ئەم کۆنگرەی لە ڕووی سیاسی و نەتەوەییشەوە توانیتان دەنگی کورد بگەێنن بە هەموو ئەم وڵاتان بە دڵنیاییەوە پێتەڵێم تۆڕی هەنگەوانانی کوردستان پێشمەرگەن
دکتۆرن سەیدەلیەن یعنی کەسێکن کە کورد ئەخەنە پێشچاوی جیهان. مامۆستا عوسمان خۆتان دوای دۆهۆک ئەوە تامان دوای ئەو دوو برا بەڕێزە چ ناوچەیەکی تر یا چ کەسێکی تر پلەی دووەمی لە ناو تۆڕی هەنگاوانانی کوردستانە بەدەستێنە؟ ئێمە تقریبان پێش نمونەی هەنگوینمان بردبوو. پێش نمونەی هەنگوین ئەڵبەتە لە پێش نمونەکە یەکەمی تیاڵبژێرە ئیتر هەدەفیشمان نەبوو چێ ئەو یەکەمی ئەهێنێت. خۆتان هۆکارەکەی نازان یا کۆنگرەکە دیاری نەکرد کە ناوچەی دۆهۆک شاری دۆهۆک بۆچی هەنگوینەکەی هێندە باشە پلەی یەکەم بەدەستێنێ بۆچی شوێنێکی ترە و بەڵێ وتەیەکیان لەسەر بەڵاو کردەوە. کەسێکی هەڵبەتە ئەو کەسە سعودیە بڵێن و خەبیرە ئەو وتی من تەکلیف کرابووم بە هەڵبژاردننی هەنگوین یەکەمەکانی هەنگوین وتی بەڵام کەسی کە هەبوو کە حەزمە کرد ئەو یەکەم بێ خۆی بە سەراحەت وتی بەڵام ئەم نمونە هەنگوینە وای لێ کردم کە نەتوانم زەمیرم مرتاح نەبێ ئەگەر یەکەم نەبێت. هەموو پێکاتەکانی تایە کە لەش ئینسان پێویستی پێێتی و لە هەمان کاتیشە لە تام و بۆنە هیچ هەنگوینێک لە پێشبڕکێکە کە مێزێکی ئەوە پڕ بوو لاوین هیچ هەنگوینێک لەو تام و بۆنی خۆشتر نەبوو لە تام و لە بۆنیشە. لیژنەی هەڵسەنگاندن و دیاریکردنی پلەی یەکەم و دووەم کێ بوون لە چەند کەس پێگاتون و ئایا خۆشیان هەر بەشداربووی کۆنگرەکە و ئەندامی هەنگاوانانی خۆی بە دووشیەوە هەنگوینەکانیان خۆشبەختانە بۆیە زۆر پێی دڵخۆشین ئێمە بە دووشیەوە هەنگوینەکەی ئێمەیان تاقی کردەوە یەکەندایان بە تاقیگا پشکنینێکی تەواوی زانستیان بۆ کرد لە ڕووی لە هەموو ڕۆکۆ کە باسم کرد ئایا ئەمە کیمیاوی تایە نەخێتیان نەبوو ئایا ئەمە مەسەڵ بڵێن مادەی ترشاوی تایە نەخێتیان نەبوو ئەم هەنگوینە مادە کیمیاویەکان کە بەکارێنن بۆ هەنگ تایەتی ئەنتیبایۆتیکی تایە نەخێر تام و بۆنی لە ڕووی سروشتیەوە ئەو گەردانەی ئەو گەردەی کە هەنگکان ئەو گوڵانەی کە هەنگکان لی کۆ کردوتەوە ئایا ئەو گوڵانەی کە تایەتی ئەو گەردە گوڵان تەبیعین بەڵێ تەبیعین و کلیلێکە جیهانیە لە ڕووی گوڵەکانەوە ئەوەتە مختەبەرەوە تاقیکاتەوە ئەمەشی مختەبەر دوایەوە شش کەس لە هەموو کۆنگرەکە لە هەموو وڵاتانی کۆنگرەکە ئەوانە تایبەتن بە تام و بۆن یعنی خۆیان بڵێن چۆن ئێستا دەکەس بێک و دانیشین ئێمە بڵێن وەڵی هەنگوین خۆر فڵان کەسە ئەوانیش هەڵبەتە تایبەت هەڵیان بژاردن لە 500 کەسی بەشدار بوو ئەم کەسەی کە هەنگوینەکانی هەڵبژار هەڵبەتە تایبەت ئەتوانن تام و بۆنی هەنگوینەکە بکەن جگە لەوەش کەم لە مختەبەرە یەکەم بووین لە تام و بۆنی شایەکەم بووین سپاس بۆ خوای گەورە الحەمدولillah. بەڵێ کۆنگرە هەرچەندە ئەمە پەیوەندی بە ئێمەوە نییە لەبەرەوەی کە ئێمە لە ئاستی یەکەمان لە وەک هەرێمی کوردستان خواردترین وڵاتی دیاری نەکرد کۆنگرەکە کە خراپترین جۆری هەنگوینی هەبێ و لە بۆمنە لە خواری هەڵبەتە لە ڕووی ئەدەبیەوە ئەگەر هێش بێت باسی ناکەن بەڵام احتیمالە بە تایبەتی بانگیکەن پێی بڵێن کاکە حەزەکەین و کەسیش ناوێرێت هەنگوینێکی خراپ بێتە ئەو مختەبەرە ئەو تاقی گەوی بڵێ ئەو خەبیرانی کە بۆم باس کردی. بەڵێ کۆنگرە چه ڕێنمایی و پێشنیار و سەرنجێکی بدا بە ئامادەبوانی کۆنگرەکە و ئێوە بە تایبەتر کە وەکو پلەی یەکەم تامەدەزنا بۆ منە بڵێ ئاوا بکەن ئاوا مەکەن ئەوەم بکەن ئەم پێشنیاری ئەمەمە ڕخنە و سەرنج و گلەیی ئێمەیە. بەڵێ پێشنیاریان وا بوو کە ئێمە هەڵبین هەنگاوانانی کوردستان بۆ پێشبەرین بە ڕێگەیەکی زانستی هەنگ پەروەردەکەین لە داهاتووی بۆ داهاتووی کوردستان دڵخۆشیان کردین بەوەی کە پشتگیریمانەکەن لە هەر بازاڕێکی هەنگوین بەڕاستی ئەمە هەنگوینمان زۆر گرانە زۆر گرانە لە ئاسی عالەمە هەنگوینمان زۆر گرانە. بەڵام مامۆستا عوسمان جەناب دامەش بەو کرد کە جاری وا هەیە کیلۆیەک یام دەفرێکی کۆمپانیایەکی سعودی ئەیداتە $200 ئەمە ئەوەندەی کە بیستومانە گرانترین هەنگوینی کوردی کە وەکو جەنابیش تەفەرمی زۆر گرانە ناگاتە 100,000 گرانیەکەی کامەیە و بۆچی ئەمە $200 کاتەوەی ئەمە هێشتا 100,000 ناکات. بەڵێ ئێمە بەنسبەتی هەنگوینی کوردستانەوە تقریبان توانین بڵێن ئێستا لە 50-60,000 لە بازاڕە فرۆشێتەوە. ئەمە ئەسڵ هەنگوینی ئاسڵ لە هەندێک جێگاش ئاگاتە $100 لە بازاری سێمانیە هەیە بە دوای ئەگەڕێن بۆ هەنگوین. ئێوە کارتان لەسەر نەکردووە کە سعرێ دیاریکەن؟ ئێمە کە ناتوانین کاری لەسەرکەین لەبەرەوەی ناتوانین هەمکاری هەنگاوانان بکەین ناتوانین لیان بکڕینەوە بڵێن بۆ ئەوکو کار لێکردن. لە هەمان شێوە ئێمە هەنگاوانانی کوردستان بەرهەمیان کەمە ناتوانین پێش بڕکێکە بۆ نمونە لە کەنەدا
ئەگاتە 160 کیلۆ هەنگوین کە بەرهەمێنێت 160 کیلۆ ئەگەر چولەی بە 5 دۆلاریش بیفرۆشێت مەبلەغی پارەیە لە ئاسیجانە هەنگوین بە 4 دۆلار و 5 دۆلارە هەنگوینی ئەسڵ ئێستا. بەڵێ مامۆستا زۆر جار دکتۆرێک مامۆستایەک یان مرۆڤێگەر خۆی حەزی لە شتێکی تەبیعیە منداڵەکەی دەنێرێتە لای فرۆشگایەک دەڵێ هێندێ هەنگوینی ئەسڵیم بۆ بکڕە دوکاندار دەڵێ ئەمە ئەسڵیە لەوەچێ زۆر تەزویریش بێ 100,000 75,000 لێ وەرەگرێ هاوڵاتیەکی ئاسایی بەدەر لەوەی کە جەنابەت ئەزمونێکە دەیە شارەزاییەکە دەیە تام و بۆنەکەی ئەناسیتەوە منێک کە ئەچمە بازار چۆن هەنگوینی ئەسڵی بناسمەوە. ئێستا کارمان بۆ ئەوە کردووە بە تەمەن ئینشاءڵڵا هیچێک لە بازاڕەکانی کوردستان چی بکەین هەنگەوانان وا لێ بکەین بۆ نمونە هەرێکێ 10 ڕۆژ بەرهەمەکەی دانێ لەوێ خۆی ڕاوەستێت خۆی ڕاوەستێت بێتە وەکو شوێنێک وەکو ئەلوەیەک وەکو جێگایەک خۆی ڕاوەستێ هەنگوینەکەی خۆی بەدەستی خۆی بیفرۆشێت ڕاستەخۆ بەزەمە کێشەیەکی قورزیان بوونە تۆ هەنگەوان ناتوانێت بە درێژایی ساڵ بێتە ئەو شوێنە بوەستێ بەڵام تۆ کە ناسێنەرەوەیەک شتێکت پێدا کە ئەمە هەنگوینی ئەسڵی ئیتر لای تۆ بێ لایەکێکی تر بێ ئەی فرۆشەخۆ هەنگەوان ئەتوانین لە بە درێژایی ساڵ لە شوێنکە ڕاوەستێ بۆ دەمەتوانین بەتەما بووین شتێکی کە بکەین تۆزێک ئەم وەزع ڕایگرت بەتەما بووین تاقیگەیەک بێنین بۆ هەنگوین تاقیگەیەک هەنگوینیش لە هەمان تاقیگا بەستە بەنی بکەین مەسەڵەن من تەنێک هەنگوینم هەیە 100 کیلۆم هەیە 100 کیلۆم هەیە لۆگۆیەکی تایبەت ئەوەش دروست لۆگۆیەکی تایبەت بە هەنگوینەکە یان بە هەنگوینی کوردستان کە ئەو تاقیگەیە کە لەسەر مەسئولەی تاقیگا مۆری تایبەتی ئەو جێگایە پێ بە لۆگەکە بۆ نمونە من کە بەستەبەنیم کردوا بکرێت کە هەڵنا بچڕێت دەستکایی نەکرێ قوتووە هەیە ئەمە بەرنمەیەکمانە بەرنامەی دووەمان ئەو بازارە ڕاستە خۆی کردەسی هەنگوینان لە هەنگاوانان وەریگرن ئەژنە بەڕاستی من کە بەرهەمهێنی هەنگوینم ناتوان لە بازار هەنگوین کڕمەوە ئللا کەسەکە نەناسم چۆ شرت ئەوەنی هەنگوینەکە ئاسڵ بێت زۆر احتیمالە لە کاتی بەرهەمی هەنگوینە مادە ئەنتیبایۆتیک بەکارهات بێت بۆیکە لە نەخۆشەکانیان و زۆریش احتیمال هەیە بڵێن یەکێک لە مادەکانی باروە باڵەقرتە بەکارهات بێ هەنگوینەکەش ئەسڵیە بڵێ تام بۆ نشی خۆشە ئەبێت سەرچاوی هەنگوینەکە بناسینەوە ئێمە مامۆستا کە هەنگوینەکە نەناسینەوە چێ بەرهەمی ئێنێت یا تاقیگەیە پشتگیری نەکات قرس ئەبێت بۆ ئەوەی کە ئێمە بتوانین هەنگوینی هەنگاوانانی کوردستان لە 100% بە خەڵک بناسیێنی. بەڵێ مامۆستا کۆتا پرسیاری من بڕیار و سەرنج و ڕاستپاردەی کۆنگرەکە بۆ هەموو ئامادەبووان چی بوون دایان نا لە داهاتوات پلان و کارنامە و بەرنمەیەکیان هەبێەوە چی بکەن چی نەکەن پێم خۆشەمە بکەمە کۆتا پرسیاری بەرنمەکەم مەڵبەندی توێژینەوەکان زۆر تەکیدیان دەکردەوە لە عێراقیش دامەزراوە لە لوبنان هەیە لە مەسر هەیە ئەو مەڵبەندە توێژینەوانە هەوڵیاندا شتە عیلمیەکان شتە زانستیەکان بە هاوباشی بکرێت بۆ نمونە بەڕێزێک توێژینەوەیەکی هەیە لە کوردستان حەز ئەکات دەوڵەمەندی کات توێژینەوەکەی خەڵکی لوبنانی هاوکاری بن یا خەڵکی مەسری هاوکاربی ئێمە ئەتوانین بیان گەێنین بە مەڵبەندە توێژینەوەکانی هەر وڵاتێکی عەرەبی کە کەسێکی کوردستانی بێ بکات لەوێشەوە هاوکاری تەواو بکرێت مەڵبەندێکی توێژینەوە. دووهەم بە بازاڕکردنی هەنگوین کۆنگرە پشتگیریمان لێکات بۆ هەر وڵاتێکی عەرەبی بێت ئەتوانێت هاوکاری یاساییەکانمان بکات بە شەرتێک ئێمە کە بەرپرسی نووسینگەی هەنگاوانانی عەرەبین لە کوردستان قسەی تیا بکەین یاخود ئەو کەسە بە ئەو جێگایە بناسیین کە ئەو ئەوێ شتی لێبێنێ یا ئەوێشتی پێفرۆشێت. مامۆستایان زۆر سپاس دەکەم و هیوای سەرکەوتنتانمە بخوازم. منیش سپاسی جەنابتانەکەم هیوای سەرکەوتن بۆ هەموو کوردستان و کوردستانیان نەخوازم بە هیوام لێمان تێبگەن خەڵکی کوردستانیان کە ئێمە دەرمانخانەیەکین سەیدەلیەکین بۆ شیفا و بە گەشەکردنی عەقڵی مناڵی دوا ڕۆژی کوردستانەکەمان ئەگەر بێت و هاوکارمان بن لێمان تێبگەن بۆ نمونە کە ئێمەڵین هەنگوینی ئەسڵ ئەیبەسێت وەک ڕۆنی کوردی لێدێ ئەبێت دڵنیابن لەوەی کە هەنگوینی ئەسڵ لە بەدەستی هەنگاوانانی ئێمەوە لە سروشتی کوردستانە ئەیبەسێت و ڕۆنی کوردی ئاوا بیخۆن باشترە لەوەی کە جارێکی کە هەنگوین فرۆشێک یان کەسێک لە بازاڕە گەرمی کا و ئەنزیم و فیتامینەکانی لەناو بەرێ ناچاری بۆی کە بیکرێتەوە سروشتی کۆتایی وەکو خۆی
من سپاسی جنابتان دەکەم کە هەموو جارێ ئەرک و ئەزیەتە بینن بۆی خزمەتی هەنگاوانەکە لە ڕێی جنابتانەوە لە ڕێی جنابتانەوە چاوی هەنگاوانانی کوردستان ماچەکەم پیانەڵم ئێوە پێشمەرگەن ئێمەتان سەربەرز کرد ئێوە ئەوە بوون کە ئێستا نمونەی باس و خوازی بەشداربووانی هەنگاوانانی ئەفریقی و عەربین. زۆر زۆر سپاس بۆ جنابتان. زۆر سپاس بۆ بەڕێست و منیش دووبارە پیرۆزبایی لە جەنابت و تاوی هەنگاوانانی کوردستانەکەم. زۆر سپاس بۆ بەڕێز بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوەی عەزیزیش کە تام ساتە بینەری بەرنامەکەمان بوون تا بە یەکگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم خواتان دەگەم.